وەکو بەیانی لە سەرەتای بەرنامەکە لەگەڵ گوڵستان باسمان کرد هونەرمەند دەشنی مراد لە ئەستۆدیۆ میوان دەبێت بە تایبەت سوپرایزەکە بۆ هەوادارانی ئەویش کە ماوەیەکی زۆرە لە میدیاکان دەرنەکەوتووە زۆر بەخێربەی دەشنی گەلێک بخێراتی خۆشحاڵم کوبس بهێت مەرەبەی دون ڕۆژە ڕووداودا زۆر زۆر سپاس مەمنون دووبارە کە لێرە بم بەڵام قادرمەکان ئەوە دوور درێژمە تا هاتوومەتە سەرەوەتم ئۆ مای گاد دووسێ قادرمەی تری نەبوو تا بێنە سەرەوە ئێلە بچێک سپۆرتەش بۆ سوبر ئەوە بۆ بزانم وەرزشی ئەوەیە بەس سپاس بۆ سپاس بۆ تۆ دەشنی بێژگە لە کارەکانی تۆ دەشنی تۆ زۆر جار نەک تەنها ئێستا لەو 2 ساڵە زۆر جار تۆ هەوڵی ئەوە داوە کاری خێرخوازی کاری ئینسانی بکەیت و لەم جارەشیان تۆ غیابت نەبوو ئامادە بووی لە هاوکاریکردنی ئاوارەکان و سەردانی کەمپەکان کردووە چی بۆ ئەو کارانێکە کردوتە بەم دوایە من ینی بێگومان وەک هەموو کوردێک بەداخەوە ناخۆشیمان زۆر بینیوە کە مناڵ بووم پەنابەر بووم بیرم بووکەکانم دانابوو لە تەنیش بەرمیلەکە لە سلێمانی ئەنجا خۆم جلم بۆ دروستەکرد ئەنجا ئێوارە درەنگ بوو باوکمتی دەشنێ بێ دەرچین بووکەکانم لە بیر چوو زۆرم پێ ناخۆش بوو کە بەیانێکی خەبەرم بۆیە لە ڕێگەی هەورامان بووین خەڵکێکی زۆر مناڵ بینینانی کۆ کردەوە بەڵام دواتر ئیتر ئێمە کە ماینەوە باوکم خەمەی دانابوو بیرمیە مناڵ هەر مناڵە هەر جەوێکی خۆش ئەبا بەسەر و زۆر جارکەیانی بە هەلیکۆپتەرە هات خواردنیان فڕایە یان بەگەڵا بە هاتن ڕایەنە کرد خواردنەکە بێنن ئێستاکە بیر لەو شتاناکەمەوە ئەڵێم واو سپاس بۆ ئەوانە چونکە بێگومان ئەرکی سەرشانیانە ئەوە کارێکی مرۆڤایەتیە بەڵام دووەم من وەک مناڵێک لە بەرچاوم نەبوو ئێستاش بیرمیە هەموو جارێک ڕامە کرد بە دوای هەلیکۆپتەرەکەم و شەر بێت جارێک چۆکلێت بگرم چونکە چۆکلێتیان فڕایە تا ئێستا بەرم نەکەوە بەڵام ینی ئەوە لە ناو هەموو کوردێکایە ئەگەر بۆ نمونە ببینی لە کوردستان 1.8 ملیۆن IDP و پەنابەرانی وەک بەشی سووریا لێرەیە نمونەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڕاستی نەک لەوەرکە لە ڕوودا قسە بکەم کە ئێمە توانیمە بە جوانترین و باشترین شێوە لە ڕووی تەندروستی خواردن شوێنی ئەمینیان بۆ دابین بکەین نمونەیەکین بەڕاستی ئەوانەیە کە ئێستا بەرەو ئەوروپاش دەچن و لە ڕێگا ئەوهایان لێیە ئەوە بەڕاستی من زۆر پرسیارم هەیە بۆ وڵاتانی وەکو ئەمەرێتس قەتەر بێت ئێوە کوان لە کوێن ئەوە تەنها من نیم وام لێ هاتوێ بەڵام ئەم کارە بکەم هەموو کوردێک وایە هەموو کوردێک ڕۆژانە هاوکاری کۆ کردوتەوە هەر بگرە لە ئێوە لە ڕوودا و لە پێشمەرگەکان لەسەر جادە یانی شتیان لە خەڵک کۆ کردەوە یان خود ماڵەکان کوردان لە دەرەوەی وڵات ئەمە ینی بەشێکە لە ڕۆحەتی کورد هاوکاریکردن باشە دەشنێ ئەمزانن گەلێکی سەردانە کامپان دەکرد دەما توان زارۆکان دبینێتە چ جوارە دەبێژە هەتا ئەو مۆتیڤێشن لە ئالیەوە دروست بێ و بێ هێوی نەبن هێویەکەوە هەبێ ڕۆژێک خۆشتر پێشەوە بێ وەڵاهی ئەوە گرنگەکە ینی شوێنێک هەبێ بتوانن یاری بکەن بۆ نمونە من زۆر حەزەکەم بتوانن شوێنی فوتباڵیان بۆ دابین بکرێ یان باسکتبال بۆ کچەکان بۆکە بێ هێوی نەبن زۆر بیستم لە کەمپەکان مناڵ هەن ینی جگەرە ئەکێشن بەداخەوە چونکە هیچ شتێک نییە بیکەن زۆریان دووبارە باس دەکەی لەوەی کە ئۆکەی خواردن دابینکرا تەندروستی دابینکرا ئەمینەتی دابینکرا ئەی ئێستا بێ ئیش بکرێ لە سەرەوەی کە چۆن لە ڕووی ینی بەحەسێنەوە بەشێک لەوە خوێندن و دڵخۆشی گرنگە ئێستا ئەگەر بزانن ساڵی 2000 یونایتد نیشن وتی ئێمە بەڵێن ئەدەین بۆ 2015 هەموو مناڵێک بچێ بۆ مەکتەب بەڵام بەداخەوە ئێستا 58 ملیۆن مناڵ لە دنیا بەبێ مەکتەبە زۆربوونی قەیرانەکان و شەڕەکان وای لە یونایتد نیشن کردووە کە نەتوانێت ئەو بەتەنها چارەسەری بکات حتما ئەزانی زۆرتر ئەوەیە کە بێگومان ئەوەی کە باسی ئەەکەی بەڵام مەبەستەکەمەوەی 28 ملیۆنیان لەم منتیقەیە و دەستیان خۆشبی ئەوان ئیشی خۆیان کردووە بەڵام ئەمە بەرپرسیارەتی سەران سەرجیهانە کە هیچ مناڵێک بەبێ مەکتەب نەبێ چونکە یەکێکی سەرکەوتوو وەک کاکسامان یان گوڵستان خان لە مەکتەبەوە دروستە بێ کە ئەوە هاتووی خزمەتی کوردەکەیت و پەیامی جوان ئەگەێنن لە مەکتەبەوە دروست بووی تۆ سەردانی کەمپەکان کرد منداڵان بینی پێت وایە ئەو دوولایی کە ئەبێ خزمەتیان بکەن حکوومەت و ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی بارکی خۆیان هەستاون
هەتا ئێستا هەستەکەم بە ئەرکی خۆیان هەڵساون چونکە کە چوون بۆ کەمپی بەحرکە بەراوردکردن بە ساڵێک پێش ئێستا هەرکە لەوێ بووم زۆر وەزعەکە گۆڕاوە زۆر بەرەو باشی چووە بەشی Save the Children چالاکی خۆیان هەیە ئەدرەکە من ئیشم لەگەڵ کرد چالاکی خۆیان هەیە و UN مەکتەبێکی زۆر باشی بۆ کردوونەتەوە تەنها تێبینیم ئەوەیە ینی زۆری لە مناڵەکان بە ڕۆحەتێکی باسەوە ناکەم با ئەوە نێنە سەرەوە مەوزوعە بەس هەستەکەم بەرەو باشی چووە چالاکی باش کراوە بەڵام ئێمە کە هاتوین بۆ نمونە بە شێوەیەکی زۆر بچکۆلە بە هەنگاوێکی بچکۆلە کتێبخانەیەکمان کردوێتەوە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەو مناڵانە لەوێ فێری ئینگلیزی بن و فێری کوردی بن و لە هەمان کات مامۆستا بێت هاوکاریان بێت خەونەکانیان بێتە دی کە ئەوان لەوانە بێ لە مناڵێکی دیکە هەمان بەهرەیان هەبێ بگرە زیاتریشیان هەبێ ئەوە کەم زانن ینی کەسایەتیەک ناوسکری بێ ناواجڤاکێدا دەماوەرە خۆ بدێ چ جهی پێشوازیەک جودا ژێرە تێکردن دەما کوتبەرە خۆ دێ کامپێ ببەرپرسێن کامپانرا یان ئەو کەسن کو پێشوازیەتە دکن ji بۆ بەرفرەحترکردنا چالاکێن تا چاوا پێشوازیێتە دکن بەڕاستی یەکەم چالاکی کە کرد من کۆتایی 2012 بوو یان 2012مان تەواو کرد بیدایەتی 2013 بوو چین بۆ کەمپی دۆمس لە دوهۆک ئەوە بوو بای $50,000 کۆکرایەوە لە بەرنمەیەک کۆمان کردەوە کردمان بە پێداویستی بۆ منداڵان کە چین بۆ ئەوێ لەگەڵ برنج و ڕۆن و ئەو شتانە پێشوازیەکی زۆر باشمان لێکرا بە تایبەتی کوردستانی ڕۆژئاوا لێرە ڕێزم بۆیان هەیە زۆرم خۆشەوێن چونکە کە چوون بوو ئەوێ چەندێک وەسیان ناخۆش بوو بە مۆبایلەکە گۆرانی منیان دەرەهێنا و دەشنەیان ئەگرتەوە ینی من لێرە ینی دەستی هەموو دایکانیان بە تایبەتی ماچەکەم زۆر خۆراگر و زۆر ئازان بەڵام کە بێتە سەر ئەم کەمپەی ئێستا ئیشم لەگەڵکردن چەند لایەنێک زۆر ینی ڕێگریان ئەگەر ئیشەکەیان بۆم قورس ئەکرد ئەگەر ئاسانکاریم بۆ بکرێ من بەڵێنە ئەدەم لە ماوەی مانگێک ئەتوانم کتێبخانە لە هەموو کەمپەکان بکەمەوە ئەگەر ئاسانکاریم بۆ بکرێ ئێستا ویستم پرسیارە و کەم خات و دەشنیە کەسایەتی ناسراوەکان هونەرمەندەکان سەردانی کەمپەکانەکەن بەشێکەوەی کە ئێستا باس کرد ئەوەی شکل لە ئەرکەکان ئەرکی ئێوە چی ئەبێت ئەرکی ئەو کەسایەتیانەی کە ئەو هونەرمەندانی کە سەردانی کەمپەکانەکەن ئەبێت چی بکەن دوای سەردانەکە حکوومەت گوێتان بۆ ڕاگرێت کە ئەوان ئێوە داخوازەکانی پەنابەران بگەێنە حکوومەت بەڵێ بێگومان ئێستا ئەگەر سێری ئەنجەلینی جۆلی بکەیت کە بۆ یونایتد نیشن ئیش ئەکات کە هات بۆ کوردستان بۆ نمونە بۆ کەمپی دۆمس ئەوە بوو کە ینی لە ڕووی میدیاوە دەنگی ئەو خەڵکانە بگەێنێت سۆکەواتە من ئێستا لێرە دانیشتوم و ئەتوانم بە خەڵک بڵێم ئێمە کتێبخانەیەکمان کردوێتەوە حتمما لایەنانی حکوومەت یاخود خەڵک وەک خۆی هیوادارم کاریگەر بێت و بڵێ واو منیش ئەتوانم ئێستا گروپێک دروستکەم لە فەیسبوک بە هەمومان پێکۆ کتێبە کۆنەکانمان کۆبکەینەوە ئەیبین بۆ کەمپێک ئەگەر پێی نەکری ئەتوانێت دیسان هاوکاری تۆ بکە لە ڕێگەی تۆوە لە کەمپەکانی دیکەدا ئەتوانن ئەو شتە بکەین ئەو کەدا ئاسانترە بۆ حکوومەت و بۆ تۆش تۆ پێم وایە ئەمان دوو نابی بۆ کارە ڕاستە کەواتە ئێمە ئیشەکەمانەوەی لە ڕووی میدیا دەنگمان بگەێنین بەلایەنەکان دێنە سەر لایەنی تەندروستی کە زۆر گرنگە تۆ چوی ئەوێ بەتایبەت بۆ منداڵان کە ئەزانی منداڵ مەناعی زەعیفە هاوینێکی گەرم لە کوردستانە بەڕێکرا تەندروستی منداڵەکان چۆن بوو ڕسمەکان هەیە بەس نازانم شانی بایەکێک لە مناڵەکان ئەوە بوو کە دەموچاوی زۆر سوتا بوو زۆر سوتا بوو ئەو پێستی نازانم فیس کندشنێکی هەبوو هەوڵە دەم بۆ ئەم جارە بێت و بزانم لەکوێ لە کوردستان دەستەکەوێ ئەو فاکتۆرە بێنم کە پەنجاب بێت تاوەک پێستیان بپارێزێ بەس وەکو تر ئەوەی کە بینیم ئۆکەی بوون بەس هەستم کرد بەبێ تەمەنیان زۆر گەشەیان نەکردبوو و کە دەستم بۆ بردیوا و باوەشێکمانی هەستمە کرد زۆر نەرم بوون ینی مناڵە بێنی نازانم لە ڕووی تەندروستی حتمما پێویستە زیاتر دکتۆرەکان بێ سەردانیان بکات پێت وایە بۆ ئاستە پێویستە نەبووە سەردانکردنی دکتۆرەکان یاخود بنکەی تەندروستی لەوێ باش نەبووە ئەوەیان ناتوانم بڵێم چونکە نەمپرسیوە سەبارەت بە دکتۆرەکان بەڵام بۆ سەری ساڵی ڕابردوو ئەو بوو کە چاپێکەوتنمان کرد لەگەڵ خوشکوبرایانی کۆبانێ لە کەمپی کەوەرگۆسک هەر لە ڕوودا بوو بە ئێمەیان وت ئێمە بۆ 2500 پێکەوە تەنها یەک دکتۆرمان هەیە ئاخر دکتۆری ئافرەتجیایە دکتۆری مناڵان جیایە کەواتە لەو ڕۆوە بەڵێ هەستەکەم کەم و کوڕی هەیە و ئەبێت زیاتر هاوکاری بێت باشە دەشنێ وەکتە بەحسێکردن جولی نەجوولی ڕووەکی جیهانیەش بۆ ئالیکاریکردنا
پەنابەران نەتەنێ لە باشوورە کوردستانê لێ تەواهیە جیهانê ون tu wek deşne li derva û çawa kerî bû peyama penaberên Kurd koçberên Kurd bigihênin xelkê derva پەیامی من Ewropî یعنی من پەیامم بۆ خەڵکی ئەوروپا ئەرێ خەلکê peyama xelkê Kurdistanê te bir بۆ derveyî welat çi bikin لە ئینستاگرامەکەی خۆم 3 ڕۆژ پێشە زۆر من بە تووڕێی نامەیەک نووسی بوو بۆ دەیڤید کامرۆن پرایم مینیستری بەریتانیا من لەوێ وتم بەڕاستی تۆ درەنگی یعنی دوای ئەوەی کە بینینی ئەو وێنەی فریشتەی کوردستان ئالان کوردی من وتم بەڕاستی درەنگی چونکە ئەو ڤیددیۆیەکی دانا ئەوکەی ئێمە سێرەکەین چۆن پەنابەرەکان وەربگرین لە خۆمان و یەکێک لە پێش چاک پێکەوتنەکانی وتی the swarm of people swarm یعنی وکو چۆن بڵێ یەک دنیا شداوە بەرەو ئەوێوەیە درخنەی زۆر لێگیرا لەوێ من پەیامەکەم ئەوەیە خەڵک کە شوێنەکەی خۆش بێ کە ئەمین بێ پێویست ناکا بێت بۆ لای ئێوە و لە تەنیشت ئەوە وڵاتان بەرپرسەکان بەرپرسن لەم مەوزوعی کە ڕوویاوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەمە ئیشی یەک دوو ڕۆژ نییە مەگەڕێتەوە بۆ 10 ساڵ و 20 ساڵ و 100 ساڵ پێش ئێستا کە بۆ وەزعەکە هەروای لێیە بەداخەوە ئێستا کە خەڵکەکان زیاتر بڕۆن لە کوردستانیان لە سووریان لەن ڕۆژئاوا ئەبێتە هۆکارێکی بۆ ماوەیەکی تر کولتورێک نامێنێ مێژوویەک نامێنێ ئێمە نامێنین ئەگەر وا بەردەوام بێ ئێمەش حەز ناکەین بەرەو ئەوێ بچین من حەزەکەم ئەوان بە خۆیانەوە بچنەوە کارێک بکەن کە چۆن ئاشتی و یەکێتی دروست بکەن چونکە بەڕاستی ئەگەر بڵێ واو ئێمە چەکمان زیاتر پێویستە ئەوە گەڕێتەوە بۆ چی مرۆڤایەتی فەشەلی هێنا کە منە بێ بەو شێوەیە قسە بکەم تاوەک ئەوان گوێ لە ئێمە بگرن بەڵام لە هەمان کات زۆر سوپاسی خەڵکانی ئەڵمانیا ئەەکەم کە دوێنێ وەبزانم ئێوەش بینیتان چۆن پێشوانی زیانە کرد لە مناڵەکان و کچێکی ئەڵمانی یاس ورچێکی یای و ماچی کرد و سۆ دیارە مرۆڤایەتی هێشتر ماوە بەڵام هەمووی هەستەکەم بە بۆنەی ئالان کوردی جا بۆیە لێرە داواکاریەکمێ حەزەکەم نەک تەنها کوردستان گوێ لەمە بێ بەڵام یەکێک و یونایتد نیشن پێویستە باوکی ئالان کوردی ببێتە یەکێک لە دەموچاوی پەنابەرانی UN چونکە ئەو پیاوە ئەوەی کە ئەو بەسەری هات و بە بۆنەی هێزی ئەو مناڵەوە ئێستا بە هەزاران و هەزاران مناڵ و دایک و باوک ڕزگاریان بوو ئەم ڕۆژانە پێویستە ئەو پیاوە بکرێتە دەموچاوێک هاوکاری بکرێ شان بە شانی ئەنجەلینا جۆلی سەردانی کەمپەکان بکێت و گوێیان لێ بگرێت و خەمخۆریان بێ چونکە ئەو پیاوە ئێستا ئازاری سەران سەردنیا و مناڵان هەڵەگرێ لە دڵیا خاتو دەشنێ ئێستا هاتیۆ کوردستان دەبینی لێرەدا دوو کۆچەیە کۆچێکیان بۆ کوردستانە کە هاونیشتمانیانی ڕۆژئاوای کوردستان دێنە کوردستان بەڵام کۆچێکی دیکە هەیە کە گەنجەکانمان و هەندێک لە خانەوادەکان لێرە کۆچەکەن بە ئەوروپا لەو بارەیەوە تۆ چیڵێ پەیامی تۆ چیە وەکو کەسایەتیشی ناسراوە وەکو هونەرمەندێک بەڕاستیەوە زۆر زەحمەتە ینی منەمێ ئەو پرسیارە لە تۆ بکەم یەکەم جارە بێت جەنابەت جامی بیتەوە ئۆکەی من ئەڵێم داوا لە حکوومەتەکەم کە چی زووترە بتوانێت گوزەرانی خەڵکە چاک کاتەوە بۆ ئەوی گەنجانی ناڕۆن بەڵام تۆ بۆ گەنجانی کە بۆ ئەوروپا دەڕۆن بۆی کە خۆت لە ئەوروپا ژیایی چیان پێ دەڵێی من ئەوەنە ئەڵێم هەم لە گەنجەکە تێ ئەگەم بەڵام هەم لە هەمان کات خەمخۆری خاکەکەی خۆمانین ئێستا لەوانە بڵێ ئاو داشنێ مایگاتۆ زۆر بە ئاسانی قساکی پاسپۆرتێکە پێەیە بەیانی لە هۆڵندای دوو بەیانی لە نەمساییان لە شوێنێکی لە کوێپتۆی عیلاجی تەندروستی بکەی ئەتوانی بچی بۆ ئەوێ ڕاستە بۆ من ئاسانکاری هەیە بەڵام ئەوەی گرنگە وەک چۆن ئەوروپیەکان لە میدیا باسیەکەن دوو بشەیە refugees migrants ئەوانەی کە بە بۆنەی شەڕەوە دەڕۆن ڕەفیوجیسن مایگرنت ئەوەیە کە لێرە هەستەکەن وانە کە بڕۆن من ئەوە ئەتوانم بڵێم کە لێتان تێ ئەگەم و زۆر داوای لێبوورنەکەم کە ینی ئەگەر هەست بکەن ئازارتان دەکات منیش ئازارم زۆر هەیە وە گەنجێک بڕوا بکە شەو نییە من بەگریان خەوم لێ نەکەوێت بە تایبەتی ئەم 3 ساڵی ڕابردوو ئەوەی بەسەر من هاتووە دوای مردنە من کتێبەکەم حەزەکەم بڵاو بێتەوە چیم بەسەر هاتووە ئەوەی گرنگە کە من ئێستا لێرە دانیشتوم لە بەرەوەی کە کۆڵ نادەم ئێوەش ئەبێ کۆڵ نەدەن چونکە بۆ 10 ساڵی تر بۆ 20 ساڵی تر یان بۆ 2 ساڵی تر بێ کوردستان هەر ئاوەدان و ڕزگار ئەبێت ئەو کاتە زۆر ناخۆشە ئێمەتیایە بێبەش بی وەک چۆن من کە هاتمەوە جیاوازیم لەگەڵ کرا چونکە ئەو دەشنێ لە ئەوروپا هاتووەتەوە نا با خەڵکەکەی ئێرە ئیشەکەی بۆ بکرێ
تۆش ئەو کاتە تووشی دوو کولتوریە بی لەوێ جیاوازی لەگەڵەکرێ زۆر جارە چیتە سەر جادەت بە سرم هاتووە لەبەرکە سرم ڕاش بە بنەوەکی تر سێرم کراوە لە مەکتەب بە هەمان شت لە هەموو شتێک دوا ئەخڕی ئەو وزەیە کە ئەتەوێ بیخەیتە ناو ئەوە هەڵ بدە ڕێگەیەک بدۆزەرەوە سەرجادەکان پاکەرەوەرە با پێکۆ سەرجادە پاکەین و شوێنەکان خۆشکەین ئێمەوە گەنج خۆمان هەڵ بدەین خۆشیکەین کە ئێمە خۆشیکەین حکومەت مەجبورە گوێمان لێ بگرێ. بەڵێ خانما گۆرانی بێژی ناسراوی کورد دەشنی مراد زۆر سپاس دەکەم بۆ هاتنت دوای هیوادارم ئەم هاتنەوە دووبارە دەستپێکردنەوەی کارە هونەرەکانیش بێ لەگەڵ کارە خێرخوازیەکاندا کەسانێک چاڕوانی کارەکانی تۆن زۆر سپاس بۆ تۆ خۆشحاڵ بوون تیرۆڤێس بهێت مەرە بووی بە هێویا ڕۆژێکە خۆشیشتەرە دەخوازن زۆر سپاس مەمنون سپاس بۆ ئێوە.